وتوبێژێکی دەگەل بەڕێز دکتۆر مەریوان ئەکرەم بسپۆرە سەرچاوەکانی ئاو ژێدەرێن ئاوێ لە هەرێما کوردستانی کورسودو دەتگەلمەدا بیتن دکتۆر توبخێراتی سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر با هەر لەو پرسیارە گشتیەوە دەست پێ بکەین پرسیاری خەڵکە خەڵک دەڵێن جەنابتان لە ڕووی زانستیەوە بۆم باز بکەن خەڵک دەڵێن ئێستا کەش و هەوا گۆڕایە وەکو خۆی نەماوە نە هاوین هاوینی جارانە نە زستان زستانی جارانە نە بەهار نە پاییز دەیان گوت کاتی خۆی لە هاوینان نەمان دەزانی خۆڵ دەبارێت ئێستا خۆڵ لە هاوینان دەبارێت لە زستانان دەبارێتە کاتی خۆی مانجی نودە پاییز بوو خەڵک ئامادەکاری زستانیان دەکرێت ئێستا مانجی 12 تازە باران دەبارێتن دەڵێن ئێستا کە بارانیش دێتن یەکسەر دەڵێن کاکە ئاگاتان لە خۆتان بێ لافاو دروست دەبێتن ئایا ئێستا کەش و هەوا گۆڕایە یان شتێکی تر هەیە کە ئێمە نەیزانین زۆر سپاسان دەکەم بەڕاستی گۆڕانکاری کەشوهەوا دەورەشی گرنگی هەیە لەو بارەوە لەبەرەوەی گۆڕانکاری کەشوهەوا دەبێتە هۆی ئەوەی زۆر و کات و ڕێژەی بارانباری لە گۆڕاندا بێت دەبێت هۆی ئەوەی بارانی زۆر لە کاتی کەم دابارێت یان ماوەیەش زۆر باران دەبارێ و ڕێژەکەی لە گۆڕاندایە دەوانێت ئەو ڕێژەیە کە دەبارێت لە ماوەیەکی کەم دەبێتە هۆکارێکە لەبەرەوەی بیتا هۆکاری لافاو هۆکاری لافاوەکە لەبەرەوەی کەمیەیەکی زۆر ڕێژەیەکی زۆر باران لە کاتێکی کەمدا دەبارێ ئێمە لە بۆ پێویستی ژیان بۆ پێویستی کشتتوکاڵ بۆ پێویستەکانی هەموو پێویستەکان زیاتر پێویستمان بۆیە باران بەڕێژ زۆر ببارێ بەڵام لە کاتێکی کەمدانا بەڵکو لە چەند کاتێکی دیاری کراودا بۆی بتوانین ئیسفادا لە هەموو ڕێژە ئاوکە بکەین ئەو هۆکارێک کەشوها وای کردووە کە ئەو گۆڕانکاری ڕوو بدات باشە گۆڕانکاری ئەم کەش و هەوایە شتێکی ئاساییە لە ڕووی زانستیەوە یعنی ساڵانی قەدیمیش ئەمانە هەبووە یان ئێستا بەهۆی پێشکەوتنی ژیان و پیشەسازی و ئیتر بەریەکەوتن هەندێک مەوادی کیمیاوی ینی بابەتەکە وای لێ هاتووە بەتەکیت ئەو گۆڕانکاریان پێشتر هەبووە بەڵام بەو ڕێژێنەوە کە ئێستا هەیە لەبەرەوەی دووەلی سنایەکان دەوریان هەیە لەوەی کە تەسیر لە بڵینجەوی ئاسمان بکەن بۆ ڕێژەی بارانبارین و گۆڕینی کەشوهەوە ئەو گۆڕانکاریە ڕووداوە ینی ئێمە ئەگەر تاریخی شاری هەولێری تەماشاکەین چەند ساڵزارێک وشکە ساڵێک دەبێت بەڵام وشکە ساڵەکە بە تەدریس ینی لەسەر خۆ دەبێتە وشکە ساڵی دوایی دیسانەوە بارانەکە بەرز دەبێتەوە بەڵام ئەو وشکە ساڵی پاڕوویدا بەڕاستی 200 ساڵی دەمیدا هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر ئەو بەڕەکەمەی بارانباری نەباریە 200 ساڵ دەبێتن ئەوەی کە حەسەب معلوماتی ئێمە کە ئەو ڕێژەکەمی پار نەباریە بەڵام ئیشەڵا ئەم ساڵ ینی بەرەو باشی دەڕۆین هەچ ناتوانین لە ئێستاوە بڕیار بدەین پێشبینیەکانتان باس لە چی دەکەن ینی بەرەو باشی دەڕۆین بەرەو ئەوەی دەڕۆن کە لە وشکە ساڵی دەربازمان دەبێتن قورتالمان دەبێتن یان هێشتا ماوە دەبێت چاوەڕێکی تا ماوەیشکە لای ئایا بارانەکە بەردەوام دوێن نا بەڕاستی ئەو زیاتر پەیوەندی بە کەشناسی هەیە من سەرچاوەکانی ئاوم ناتوانم لە زیاتیەوەم بڕیار بدەم بەڵام بە قەنەعەتی من ئەم ساڵ بەرەو باشی دەڕۆێت باشە کاک دکتۆر ینی ئەم لافاوانەی کە دروست دەبن یان خربوونەوەی ئاو ئەم کێشانەی کە دروست دەبن کێشەی ئەمانە بابەتی سروشتینە زۆر جار بارانێکی زۆر لە ماوەیەکی کەمدا دەبێتە هۆی ئەوەی کە کەمیەشی زۆر ئاو کۆبێتەوە بە دۆڵ و مەزراکاندا بڕوە ئەگەر مەزراکان تەحملی ئەوە نەکەن دەبێت هەلافە و عادەتە لە تەسامیمی شارەکاندا کاتێک جۆگەیەک یا بۆکسێک دروست دەکرێت بۆ ئەوی ئاوی پیسی پێدا بڕوە یا ئاوی ڕووباری پێدا بڕوە حسابی ئەوە دەکرێت مەسەرەن پێشاتەی 5 ساڵ یا 10 ساڵ بەکاردێنن بەڵام ئەگەر هاتوو لەو کەمیە زیاتر بوو بارانەکە ئەکیت مەشاکلمان لۆ دروست دەکاتن بەڵام ئەوە سروشتێکیەتی ناسروشتەکەی ئەوەیە لەوانەیە گەورەبوونی شارەکان لادێکان و قەزاکان بوت هۆکاری ئەوەی کە لە زۆر شوێن کارڕێی ئاوا مەشروعی تێدا بکرێت مەشروعەکە لەوانەیە خانووبی لەوانەیە زراعەت بی لەوانەیە پڕکردنەوەی هەندێک دۆڵ بۆتە هۆکارکەوەی ئاوا
بە ڕێژەیەکی کەمتر بەرەو خوار بڕوات و کۆ بێتەوەی لافاو. باشە دکتۆر زۆر جار لە کوردەواری خۆمان دەڵێن باران ڕەحمەتە با ببارێتن ڕەحمەتی خوایە دەبارێتن لەسەر عەبدەکان لەسەر زەوی لە ڕۆی سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان هاتنی ئەم بارانەی چەند ڕۆژی ڕابرد و پێی پێشبینیەکانی جەنابەت گوتت من لە ڕۆی پێشبینی شارەزایم نییە چونکە لە کەش و ناسیوانە ئیش ناکەم بەڵام کەشناسەکان دەڵێن ئەم ساڵێکی تەر دەبێتن بارانێکی باش دێتن لە ئێستاە سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان باشن ینی جێگەی ئومێدن سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان لە زستاندا ئەمە کێشەمان نیە بالعکس ئەمە زۆری ئاومان هەیە لە زستاندا ئەمە ئەگەر باسی بکەین کە ئایا بڵێن ڕێژەی ئاو بە نسبەتیشی مناسبە دەی باسی هاوین بکەین ئێمە ئەگەر بارانبادێکمان وەکۆی ڕۆژی پێشوو باری و ئەو لافاوی دروست کرد تەنها بۆ بەنداوەکان شتێکی باش بوو نزیکەی 600 ملیۆن مەتر سێزایان گلداوەتەوە لەوانەیە بۆ وەکو کشتتوکاڵ بۆ پەڵا پەڵەیدایە بەڵام چەند کارەساتێکی لێکەوتەوە کە یعنی چاوەڕوان کراوە بوو یا چاوەڕوان نەکراوە بوو نازان بەڵام شەشی زۆر خراپ بوو ئەوی ئێمە حەزمان لێ بارانەکە ببارێت باران ڕەحمەتە بەس ئەگەر ئەوم بدەێت باران ڕەحمەتە بە شێوێک بارێ کە ئیسفادەی بکەین چەند نمنم بارێ چەند بەکەوی بارێ بۆ ماوەیەکی زۆر ئیسفادەی زیاتر لەوەی کەمیەکی زۆر لە ماوەیەکاندا بارێ زۆر باشە دکتۆر ڕاستە دەڵێن هەموو ساڵ وەکو یەک باران دەبارێتن بەڵام هەندێک جار شەپۆڵەکانی باران ڕوو لە شوێنێکی تر دەکەن تا شوێنێکی تر ئەمە ڕاستە بە قەناعەتی منە شتێکی زانستی نییە شتی زانستی نییە بارانباری خۆی ئەوەی زانستیە ئەوەیە کە ڕێژەی ئاو لەسەر ڕووی زەوی سابتەوە نەگۆڕە ئەی ئەو ڕێژەی کە لە دەریاکاندا هەیە و لە ئاسماندا هەیە و لەسەر زەوی هەیە و لە ژێر زەوی هەیە ئەو ڕێژەیە سابتە بەڵام ساڵانە گۆڕانکاری بەسەردایە ساڵەیە باران زۆرە ساڵەیە بارانکەوە بەڵام ڕێژەکەی ڕێژەی ئاوەکە نەگۆڕە بەس ڕێژەی باران سابت نیە ئەگەر لێش دێوە بۆ سەر ڕووی زەوی هەمووی بڵێ معدەرەکەی دوایەکەی وەکو ساڵی پێش و دەرسی باشە کاک دوتۆ وڵە پرسیارێکی تریش هەر لەسەر سەرچاوەکانی ئاو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت کابینەی نووە چەندین پۆند و بەنداوی دروست کرد کەمە یەکێک لە استراتیژیەکانی سەرۆکوەزیر مەسعود بارزانی بوو واوەی ئەو ئاوە بە فیڕۆ نەچێتن ئێستا جەنابەت باست کرد کە ئاوێکی باش گڵدرایتەوە لەم بەندانە لەم پۆندانە لە هەمان کات ئاواکەی دی کە ناچێتە ناو بۆندەکان و ناچێتە ناو بەنداوەکان سوودی هەر هەیە بۆ دەوڵەمەندبوونی ئاوی ژێرزەوی وەکو بە جەنابەت گوت ئەگەر بارانێکی بەنمە بباریتن تا بتانی مەزارەکەبی ئەو بارانە بەناو بۆشایەکانی بینی دەنگکۆڵەکانی زەوی بستە خوارەوە و تێکەڵی ئاوی ژێرزەوی ئەوە ئیسفادەیەکی زۆری هەیە بەڵام بارانی بەرێزمە و لە کاتی کەمدا ئیسفادەکەی کەمترە لەبەرەوەی زۆربەی بە فیڕۆ دەڕوا و بەرەو خوار هەرێمی کوردستان دەڕات و ئەوانجی ئیسفادەی لێ ناکەم بەڕاستی دەڕوا دوێ دروستکردنی پۆندەکان و بەنداوەکان بەڕاستی کارێکی گرنگە ئەوەی کراوە گرنگە ئەوی دەکرێت گرنگترە بەڕاستی پێویستمان پێەیە ینی حکومەت هێرێمیش ئێتیمان بە بەنداوەکان بدا بە تایبەتی و دوایی پۆندەکان دەبەرەوەی پۆندەکان بچووکتر لە بەنداوەکان بتوانانی ئەو ئاوە بە فێڕۆ نەڕوا لە زستاندا بێتەوە تا لە هەویندا بتوانین ڕێژەی کەم ئاوی لە هەرێمی کوردستان کەم بکەینەوە ئەو بەندا و پۆندانە ڕێگیریەکی سەرەکیشن لە سەرهەڵدانی لافاو نییە ینی ناهێنن لافاوی دروست ببێت خۆی کە بەندا و دروست دەکرێت چەند ئیسفادەی چییە یەک لەوانە ڕێگریە لە لافاو کۆکردنەوەی ئاوە بۆ سیاحەیە بۆ سەروەی بۆ ماسیە ماسی بەخێوکردنەوەوانە بۆ تەڵتیفی جەو ینی بۆ خواردنەوەش دەتوانن بەکاری بێت بۆ خواردنەوەی بەکارێت بەتاکید بەکاردێت زۆر باشە دکتۆر بابەتی گۆڕانکاری کەشوهەوا جەنابەت باشتر لە من دەزانی کە بابەتێکی نێودەوڵەتیە ساڵانە وڵاتان بودجەیەکی زەبەلەحی بۆ دابین دەکەن نەتەوەی گرتوەکان گرنگیکی باش پێ دەدرێتن باسی گۆڕانکاری کەشوهەوا باش دەکرێتن کە لە هەندێک شوێن مەترسیەکی گەورە دروستی کردووە توانەوەی بەسەڵەکەکان لە هەرێمی کوردستان پێویستە چی بکرێت بۆ ئەوەی
خۆی بگونجێنێتن لەم گۆڕانکاری کەش و هەوایی کە هەیە ئێستا. گوزاندن لەگەڵ کەش و هەوا مانێ ئەوەیە ئەمە ئاوی پێویست بۆ هاوڵاتیان بۆ هەموو جۆرە بەکارهێنەکان دابین بکەین. لەگەڵ ئەوەشدا نەیهەڵین لافا و ماڵوێرانی بۆ کەس دروست بێت. ئەوە پێویستی بۆ هەیە ئەو شوێنانەی کە مەترسی لافاوی دەیە بە بەنداوی بچووک یا بە پۆنت بگیرێت هەم لافاوەکە نێڵێت هەم بتوانین دوایی ئیسفادە لە ئەوەکە بکەین. زۆر ئەگەشتی گەورە بێنی وەکو بەنداوی دۆکان و دەبرەیخان دەتوانین کارە باشی دێ بەرهەم بهێنی. ئەو چاکردنەی کایە خۆ گونجاندنێ کۆشەوە ئەوە مەوادێک نییە بڵین کاکە ئەو مەوادە لە کوردستان نیە لە تووشیا دەینی دەبی خۆمان بکەین دەبی ئاگەمە لە ئاوبی دەست بە ئاوە بگرین و نێڕین ئەو ئاوەی کە دەستان هەیە ئەو کەمیە زۆرە بە فیڕۆ بڕوە. ئەگەر ئێمە حسابی کەمیی کولیانی هەموو ئاوەکان بکەین کە لە کوردستانەوە لە زستاندا هەمانە هەمووی حساب بکەین بەشی کوردستان بەزیادەوە دەکات. بەڵام لەبەر ئەوەی زستان ئاوەکە دەڕوا بە فیڕۆ دەچی ئێمە ئیسفادەی ناکەین بەشێکی کەم لە بەنداوەکان و پۆنتەکان کۆ دەکەینەوە بۆیە ئیسفادەکی کەمترە. هیوادارم لە لاحی پۆند و بەندا و گرنگیدان بە ئاوی سەرزەوی و خزمەت ئەو ئاوی سەرزەوی بەکاربێن بۆ خواردنەوە حتا بۆ کوشتتوکاڵیش تا بتوانین ئەو ئاوی سەرزەوی کامانە ببێنێتەوە لەبەر ئاوی سەرزەوی سەروەیەکی وەتەنیە ئەوە نیەکو ئاوی سەرزەوی بڕوە دەبینێتەوە. بۆ ینی مناسبە من هەموو دانیشتەکانیش ئەو قسە دەکەم کە شاری هەولێر خۆشحاڵانە باشترین حەوزی ئاوی سەرزەویە لە هەمووی عێراق. جۆرەکەی باشە ینی کیمیایەن بە کلۆریزم زۆر باشە و ئەو کەمی ئاوکەشی زۆر زۆرە. ئەمە تا خوڵایی 3000 مەتر لەژێر شاری هەولێر ئەومان هەیە. بەڵام نابی بهێڵین ئەو بسەوای ئەوکەوا بێتە خوارێ کە کولفێژی زۆر بکەوێتە سەر حکومەت و بیری قوڵ لێ بدرێت و ئەو ئاوا هەوی بەکاربیێنی. ئەگەر ئەو ئاوی سەرزەوی وەکو ئەو پرۆژانی کە پێشتر کرا ئەو پرۆژەی خێرایی شاری هەولێرکە کرا ئەو 1600 بین زیاتر داخران ئەوە دەبێتە هۆکار کە ڕێژەی ئاوی ژەزەوی بەرز بێتەوە بۆ خۆمان و بۆ جیل داهاتوش ئیسفادەی لێ بکەن. کەواتەوە پاڵپشتی ئەو بیرۆکە و استراتیژیەکەی جەنابی سەرۆک وەزیران دەکەن ئەوەی کە دەستی پێ کردووە هەم دروستکردنی بەنداو و پاڵپشتی هەموو مەشروعێک دەکرێت کە خزمەتی کۆکردنەوەی ئاو بکە بۆ شارەکەمان و بۆ هەرێمەکە لەبەرەوەی ئەوەی کە کراوە کە پرۆژەی پنداو بێ چ برۆشەی هێنانی خەتی ئاو بێ لە ڕووبارەکان و بۆ شارەکان ئەوە کارێکی گرنگە. ئەگەر ئیتیماویشی زیاتریش پێ بدرێ و چەند پرۆژەشی دیکەوا بکرێ احتمالە بۆ ساڵانی داهاتوو ئەو شێمان بنبڕێ بە تەواوی. دەستخۆش دکتۆر مەریوان ئەکرەم بسپۆری سەرچاوەکانی ئاو دوستۆ دێت گەلمە بۆی گەل لە گەلک سوپاس ji bo me de bûna. Spas bûye. Her bijît.